شەوی جێژندا نازانین خەوتووین یان بێدار دەبینین ڕەنگێکی ئاوێتە لە تریفە و لە گزنگ لەو دیوی پەنجەرە نیشتووە چاوەڕێی شتێکی وەک نورین لە ئاسمان بێتە خوار لە دەمی سوبحدا بە دەنگی تەکبیر و تەهلیلە دەچینەوە بۆ فەجری مناڵی جامێ شیر بە دەستی دایکمان دەنۆشین بۆ تەعمید دەچینە نێو ئاوی بەراعەت لیباسێ لە ڕەنگی ئاوریشم دەپۆشین چێشتەنگا و نیگامان بە گەڵای شۆڕەبی دەسڕین و فەرشی گوڵ بۆ بەرپێ ڕادەخەین بۆ تەوقە دەستیشمان دەدەینە بەر بۆنی وەنەوشە لە هەنگوین شەربەتی مەحەبەت ساز دەکەین پێش زەوال کاتێکیش کە دەرچوین ئەگەر بە پەپولە و باڵندەش گەیشتین سێبەر و سەوزایی کە هاتنە ڕێگەمان بیرمانە نیگایەک بۆ گەردن ئازایی بگرینە ئەوانیش ئەم جارە پەیمانی ئاشتیان بۆ ئەبەد لەگەڵدا ببەستین من جێژن ڕۆژێکی دەچمەوە باوەشی سروشت و چاوانم پڕ دەکەم لە جیلوەی هەناوم لە خۆڵی هەڵدەسووم تێر دەمژم بەرامەی ڕۆحی خۆم دەدەمە بەر نەفخی ژیانەوە من لەوێ لە جێژنە لەدایک دەبمەوە مامۆستا نەبەز هەورامی لە شعرەکەیدا ئاماژەی بەوە کرد کە لە هەنگوین شەربەتی موحیبەت سازەکەین ئێمەش باوەشێ چنوور و شەوبۆی بۆن خۆش پێشکەشیەوەی عزیز و خۆشەویست دەکەین و دەڵێن یاخوا هەر جەژن لە جەژنا بن و یاخوا جەژنتان پیرۆز بێ و هەمیشە ساتەکانی ژیانتان پڕ بێ لە جەژن و لە خۆشی و ئاسوودەی جەژن وێستگەی خاڵی کردنەوە و فڕێدانی ئەو کێشە و گرفت و حەزە کەسیانەیە کە لە دەروونمانە کۆبووەتەوە و خۆخاڵیکردنەوەی لەو هەموو بغز و کینەی کە ساڵانێکە یا عەیامێکە لە دڵمان خڕبووەتەوە و کۆبووەتەوە هەریەکە لە بەڕێزان مامۆستا نەبەز هەورامی شاعیر مامۆستا سەرکان فایق هونەرمەند هەروەها برای بەڕێزم کاک ئاکۆ عەبدوڵڵا هونەرمەند و موزیسیان لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵتانە دەبن تا پێکەوە بەشێک لە جوانیەکانی جەژن پێشکەشی ئێوەی عزیز و خۆشەویست بکەین مامۆستاکان پڕ بەدڵ بە خێراتنتانەکە مامۆستا نەبەز هەورامی مامۆستا سەرکان فایق مامۆستا ئاکۆ عەبدوڵڵا زۆر سپاس بۆ جەنابتان منیش پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە تەواوی هاوڵاتیانی کوردستانەکەم هیوادارم ئەم جەژنەمان بۆ ببێت بە دوو جەژن بە کۆتایی هاتنی پەتای کۆرۆنا و بە ئومێدی تەندروستێکی باش بۆ هەموو لایەک اللهم مامۆستاکانیان جەنابیشت زۆر بەخێر بێ و جەژنت پیرۆز بێ و یاخوا هەر لە جەژن و خۆشیابی زۆر سپاس کاک ریاضیان دەستی ئێوە خۆش بێ جەژن لە ئێوەش پیرۆز بێ لە تەواوی موسڵمانانی جیهان لە موسڵمانانی کوردستان بە تایبەتی خی گەور ئەم جەژنە بکاتە مای خێر و خۆشی و لابردنی هەموو بەڵاو و ناڕەحەتی و ناخۆشیە کە بەسەر جیهان و بەسەر ئەم کۆمەڵگەیە هاتووە خی گەورە لەگەڵ ئەم جەژنەیە هەر هەمووی لابەرێ لەسەرمان اللهم ئامین تەمان بەرنمەکەش خاڵی نیە لە 250 سەلیقە جوانەکەی برای بەڕێزم کاک ئاکۆ عەبدوڵڵا یاخوا بەخێر بێ و جەژنت پیرۆز بێ و خی گەورە جەژنەکەتان بۆ بکاتە مای ئارامی و خۆشی بۆ خۆت و خانەوادە و بۆ کۆمەڵگەکەش زۆر سپاس کاک ریاضیان جەژنی ڕەمەزان پیرۆز بێ لە ئێوەی بەڕێز لە تەواوی مسلمانانی جیهان کوردستان بە تایبەتی ئینشاءڵڵا جەژنێکی خۆش بێت بۆ هەموو لایەک زۆر سپاس زۆر باش مامۆستا نەبەز سەرەتا لە جەنابتەوە دەست پێ یەکەم زۆر جار ڕەمەزان لە نێوان ڕۆشتن و نەڕۆشتنیدا بەشێ لە ئیماندارەکان بەشێ لە عاشقانی ڕەمەزان هەمیشە دەیانەوێ چمکی ڕەمەزان بگرن دەیانەوێ هەمیشە ڕەمەزان بگرن و نەیەڵن بڕۆن و لە ڕۆشتنیشیدا هەمیشە جۆرێ لە یەئس و ناومێدی و خەم و پەژارە دایانەگرێت ئایا ئەم دیدە کاتێک کە خوای گەورە بە حکمت و لێزانی و کارسازی خۆی
لە دوای ڕەمەزان و قوتابخانەی ڕەمەزان چێژێک ئەوەی کەمە پێی دەکوتن جێژن یان بۆ چەشتن و چێژ و خۆشیەکی داناوە ئەم خەموو خەفەت و پەژارەیە شتێکی دروستە یا ئێمە مامەڵەیەکی چۆن لەگەڵ جەژن و ڕۆشتنی ڕەمەزانەکەماندا بکەین. بەڵێ زۆر سپاس ئەم پرسیارە شتێکی بیرخستمەوە جارێکیان گوێم لە هەندێک لە بڵین گوێگرانی ڕادیۆیەک بوو هەر ئاوا یعنی وەکو بڵێ بەرە جەژنان و ئەوانە بوو قسە لەسەر ڕەمەزان و لەسەر جەژن و ئەوانە کرا هەندێک لە گوێگرانی بەرنامەکە هەستمەکردە وەکو بڵێ جۆرێک لە حوزن و جۆرێک لە خەم و ئەوانەیان دەرەبڕی بەرامبەر بە ڕۆیشتنی ڕەمەزان. من لە ڕاستی ئەو تێبینێم بۆ دروست بوو ئەمە لە سەرێکەوە لەو ڕۆوە کە موسڵمانان یعنی چێژێکی زۆر قوڵ یعنی لە ڕەمەزان وەرەگرن و پێیان خۆشە لەگەڵم چێژەیە بمێننەوە ئەمە لە جێگەی خۆیەتی و لە ڕاستیشە هەرە بێ وابێت یان لە دوای ڕەمەزان ئاسارێکی گەورەی یان با بڵین کاریگەریەکی گەورەی ڕەمەزان لە ژیانی ئاینداریمانە بمێنێتەوە بۆ بەردەوامیشی هەبێت. بەڵام لەو سەرەوە کە بڵین ئەبوایە ڕەمەزان ڕۆشتایە ئەبوایە لەمە زیاتر بواە ئەمە یعنی بێگومان قسەکردنێکە زۆر یعنی لە جێی خۆیان نییە وەکو جەنابیشتی شارەتی پێکرد یعنی خوای گەورە لە دوای ڕەمەزان شارع شریعەت ئەمە چی داناوە جێژنی داناوە کە لە ڕاستیە جێژن یعنی مانای سەرکەوتن مانای ئەوەی کە بە مانای ئەوەی کە ئێمە هەم لە تاقیکردنەوەیەکە هەم با بڵین لە کۆمەڵێک پلە و لە کۆمەڵێک لەو ڕێگەیە کە پێویستە بیگرینە بەر یعنی قۆناغێکی باشمان بڕیوە و بڕینی ئەم قۆناغە پێویست بەوە ئەکا کە ئێمە ئیتر لێرەیە یعنی بشوویە وەربگرین پێویست بەوە ئەکات کە جێژن و خۆشی و شادیەک دەرببڕین لە ڕاستیشە ئەبێ ئێمەش یعنی هەر بەو شێوەیە بیر لەوە بکەینەوە کە ئەبێ دوای ڕەمەزان بەم شێوەیە ئەم جەژنە بێ و جەژنەکەش ئەو مانایەمان لەلا دروست بکە کە ئێمە سپاسی خوای گەورە بکەین لە جەژنا کە توانیومانە مسلمانان بە ئام کە توانیویانە هەر یەکە بە ئاستێک حەق بە و مانگە پیرۆزە بە لەو ڕۆوە کە لە ڕاستیە ئێمەش یعنی پێویستە بیر لەوە بکەینەوە کە جەژن هات مانای ئەوە نییە کە ڕەمەزان لە هەموو ڕوویەکەوە یعنی کۆتایی هات بێت و ئێمە هیچ پەیوەندیەکمان بۆ مانگەوە نەمابێ ئەو کەش و هەوایی کە مانگی ڕەمەزان ئەی سازێنێ بۆ عیبادەت و بۆ پەرستش و بۆ ئەو ئامانجە گەورەی ڕۆژوو کە متتەقی بوونە کە ئاەتەکانی باسی ڕۆژوگرتن بە باسی تەقوا دەست پێەکەن بە باسی تەقواش کۆتاییان پێێت ویان با بڵێن تەقواش خۆی وەرگرتنی وزەیەکی ڕۆحیەوە مانگەکە بە گشتی ئەبێتە وەرگرتنی وزەیەکی ڕۆحی گەورە وە کەش و هەوایەکی با بڵێن تەواو سازگار هەم بۆ قورئان خوێندن تەمان قورئان خوێندنمان ئێمە گۆڕانکاری بەسەرایە نوێژەکانمان بە هەمان شێوە هەڵسوکەوتی ڕۆژانەمان خواردن و خواردنەوەمان هەموو یعنی شتێکی ژیانمان گۆڕانکاریەکی بە شێوەیەک بەسەر بەخۆوە ئەبینێ کە ئێمە یعنی وەکو بڵین بەرەو ئەو ئامانجە گەورەی ڕۆژوگرتن بڕۆین. ئەمە لە ڕاستیە کاتێک کە ئینسان ئەم قۆناغە ئەبرێ ئەم پلەیە ئەبرێ وەکو بڵین مەقامێک ئەبرێ ئەبێ لە دوای ئەو مەقامەشەوە بەرەو بەرزتر بڕوە یعنی ئەم پلەیە یعنی وەکو بڵێ بە دوایە ڕووی لەسەرەوە بێ ڕووی لە سەرکەوتنی زیاتر بێ نەک ئەوە کە دوای ڕەمەزان وەکو بڵێ بەرەو خوارەوە بگەڕێتەوە کە بەداخەوە یعنی زۆر جار ئەوەشە بیندێ خەڵک لە دوای مانگی ڕەمەزان یێتەوە سەر حاڵەتێک کەناڵی ئەم کەسە یعنی ئەم ڕێگەیەی بڕیوە و ئەم مانگە بە ڕۆژوو بووە و ئەم هەموو ئامانجە گەورانەکە لە ڕۆژوگرتنە پێویست بووە لە بەرچاو بگیرن یعنی هەستەکەی لەبەر چاو نەگیراون لەبەرەوە پێویستە یعنی ئێمە بشێک لە وزەیە کە وەریەگرین لە ڕاستی ئەم وزەیە لە بوون و لە وجودمانە بمێنێتەوە ببێت بە بڵین شتێکی بزوێنەر و جوڵێنەر بەرەو هەدەفە گەورەکەی ڕەمەزان بەرەو هەدەفە گەورەکەی دین یعنی کە دین با بڵین یعنی قورئان بەشێک لە هەدەفی گەورەی لە کۆمەڵێک ئاەتە ئیشارەتی پێەکە ئەبێتەوە تەقوا عیبادەتەکان ئینسان بەرەو متتەقی بوونە بن و دیارە یعنی متتەقی بوونیش وەکو وتمان ئەبێتە وزەیەکی ڕۆحی گەورە و کاریگەریەکی گەورە لەوێوە ئیرادەی ئینسان بەرەو خێر و بەرەو فەزیلەت بە بەردەوامی ئاراستە ئەکا یعنی لەم ڕۆوە پێویستەکە ئەمەی کە وەرمان گرتووە بمێنێتەوە لە وجودمانە ببێت بە بەشێک لە ڕۆحمان و لەوێ ئێمە یعنی سەرکەوین بەرەو قۆناغی تر ئەو وەکو چۆن قوتابیەک کە گەشتە پۆلێک کە ئێمە لە دوای ڕەمەزانی تر گەشتونە پلەیەک گەشتونە پۆلێکی تر نابێ یعنی تۆ بگەڕیتەوە بەرەو دواوە بەرەو پۆلێک خواردتر لە ڕاستیە ئەبێ یعنی ئەمە بە شێوازی تر
تۆ بتانی درێژە بەم سەرکەوتنە درێژە بەم بڕینی ڕێگەی عیبادەت و خواپەرستی و پەرستشەی خۆت بدەیت لە ڕاستیشە وەکو چۆن ڕەمەزان یعنی لە سەرتاوە مانگی هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز کە هاتە خوارەوە لە ڕاستیا بوو بە ڕۆحێک بوو بە گیانێک بۆ هەموو مانگەکانی ساڵەکە و ئەبێ ڕۆژوش کە ئەم مانگە ئێمە لە ناو ڕۆژوە ئەژین ئەم وزەیەکە وەریەگرین وزەیەک بێ بۆ هەموو مانگەکان و با بڵین توانایەکی وامان بداتێت لە ڕاستیە هەموو مانگەکان مانگ لە دوای مانگ ئەو ئاسار و ئەو با بڵێن کاریگەریانە لە ژیانی خۆمانە ببینین تا ئاکەوینەوە ساڵێکی تر و تا کاتێکی تر ڕەمەزانێکی تریێنەوە سەر لە نوێ ئێمە ئەچینەوە ناو کەش و هەوای مانگی ڕەمەزان. زۆر باشە مامۆستاگیان خی گەور پاداش باتەوە مامۆستەکان دێمە لای جەنابەت یاخوا بە خێر بێ دووبارە. پێم خۆشە باسێک لە ژیانی خۆت مامۆستا سەرکان فایق بەدەر لە هونەرەکەی ئەوەی کە ناسراوە بزانم لە ژیانی کۆمەڵایەتیا کەسێکی چۆنی بەچیەوە سەرقاڵی و ئەم لەم بەرنمەیەشدا چیت بۆ حازر کردی واتە بینەر و بیسەر لە ئێستەوە چاوەڕێی چ بەرهەمێ لە جەنابەت بکە. سپاسانەکەم دووبارە. وەڵا عادەتەن من وەکو ژیانی خۆم پیشەم مامۆستایە زێکی 14 ساڵە کاری مامۆستایەکەم لێکی لە قوتابخانەکانی هونەرکاری سەرەکیت نییە؟ نەخێر خۆی وەکو معیشەتی سەرەکی خۆم کاری مامۆستاییە بەڵام لەگەڵەوەشا کۆمەڵێک ینی حەزم بۆ کۆمەڵە کاری تر هەیە یەکی لەوانە کاری هونەریە کە هەر لە مناڵیەوە من دەست و پەنجەم لەگەڵ نەرم کردو و ئەزمونێکی زۆر لەگەڵیا هەیە و شتێک ینی دانەبراوە لە خۆم. دوای ئەوەش لە مەجای گەشە پێدانی توانامرۆیەکانە کار دەکەم نزیکەی لە 2013ەوە من لەو مەجالەیە پێم خۆشە کە ئەویش هەر بەعنی بەدەر نییە لە کارە هونەرەکە چونکە ئەویش خزمەتێکە بە کۆمەلگا و بە خەڵکی ئەەکەیت لەم مەجالانەیە کار ئەەکەم. وەکو کاری هونەریشم کۆمەڵێک بەرهەمی ئەم شەو کۆمەڵی بەرهەمی نوێم ئامادەیە کە بڵاو نەبووەوە تا ئێستا لە شاشە جوانەکەی پەیامەوە خۆشحاڵی ئەم بەرنامەوە پێشکەشی بینەران و بیسەرانی خۆشەویستی ئەەکەین هیوادارم کە بەدڵیان بێ ئینشاءڵڵا بێگومان بەدڵیانە بێ و با بچینە لای یەکەم بەرهەمت بۆ ئەوەی زیاتر وەکوڵێ چێژێکی زیاتر بە بینەر و بیسەر بدەین و جەژنەکەیان زیاتر لا خۆش ببێ بزانین یەکەم بەرهەمت چییە و سەرەتا باسی بەرهەمەکە و ناوەڕۆکەکە و ئاواز و هۆنراوەکەی دەکەی یان پاشتر ئەویان خۆت وەڵام من چەند بەرهەمێکی بەرهەمەکانی من زیاتر مناجاتی و دینیە چونکە ڕاستە جەژن بۆنی خۆشیە بەڵام تۆ هەر لە بەرهەمەکانە سپاس گوزاری خۆی گەوراکەی جەژنیش ینی بەشێکە لەوەی کە تۆ بەردەوام تۆ سپاسی خۆی گەورە بکەی کە نعمەتێکی گەورەیە جەژن کە دراوە ئێمە یەک بەرهەمی جەژنم ئامادەی ئەم شە پێشکەشتانەکەم بەرهەمێکی تازەیە و سێ گۆرانی تریشم گۆرانی مناجاتین. ئەم گۆرانیە بەناوی خۆی پەروەردگارم هۆنراوی هاوڕێی خۆشەویستم سەرۆر عومەرە ئاوازی لێرەوە سڵاو ڕێزمان هەیە بۆ کاک سەروەر کە بەشێک لە هۆنراو و لە بەرهەمەکانی من هۆنراوی ئەو بەڕێزەیە و لەم شەوانەیە تۆمارمان کرد لەگەڵ هاوڕێی خۆشەویستم هەردوو هاوڕێی خۆشەویستم کاک ئەحمەد کەریم و کاک ئاکۆ کە زۆر ماندوو بوون لەگەڵمە بەدەست و پەنجە جوانەکەی ئاکۆ مۆسیقایەکی جوانمان بۆ کرد و کاک ئەحمەد کەریم کاری تۆمارکردن و کاری دەنگی گرتە ئەستۆی خۆی سپاسیانەکەم و دەستخۆشیان لە یەکەم و جوانی و بەرهەمە من بەی ئەوان ێزانم هیوادارم بینەرانیش بەدڵیان بێ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا فەرموو بە گوێبیستی و بەرهەمە بین. خدایە پەروەردگارم خاوەنی ڕۆژ و شەوگارم خدایە پەروەردگارم خاوەنی ڕۆژ و شەوگارم هەر توی بەخشندە و تۆی ومێد بۆ دڵی
سەرچی وێڵ و دەربەدارم تۆی هاودەم و هاوسەفارم ڕۆشن کە دنیای تاریکی من و ڕۆحی سەودا سارم ڕۆشن کە دنیای تاریکی من و ڕۆحی سەودا سارم خودایە پەروەردگارم یا ڕەب سوتاوی تاوانم تینووی کەنیاوی غوفرانم لە ماڵی پەشیمانیمدا من هەمیشە دوعا خوانم لە ماڵی پەشیمانیمدا من هەمیشە دوعا خوانم خودایە پەروەردگارم خودایە پەروەردگارم خاوەنی ڕۆژ و شەوگارم خودایە پەروەردگارم خاوەنی ڕۆژ و شەوگارم هەر تۆی بەخشندە و تۆی ئومێد بۆ دڵی مەست و بێزارم بۆ دڵی مەست و بێزارم خودایە پەروەردگارم یاخوا دەستی دەنگ و خۆش. دەمت هەر خۆش بێ سپاس دەست و پەنجەی تۆش کاگاکۆگیان خی گەورە سەرکەوتوتانکە و زۆر بە چێژ و زۆر خۆش بوو خی گەورە پاداشت باتەوە زۆر سپاس دەستی ئەوش خۆش بێ دەستی کاگاکو و کاگا ئەحمەدی خۆشەویستیش اللهم ئامین مامۆستا نەبەز دێمەوە لای جەنابەت ئێمە هەمیشە دەگوترێت کە ئێمە عیباد الله و عیباد الرحمانین واتە ئێمە لە هەموو کات و لە هەموو ساتێکا بەندەی خواین و واتە بەندایەتەکەمان پەیوەست بە کات و بە سات و بە مانگ و بە شوێنێکەوە نییە جەنابیشت وەکوڵێ ئاماژەیەکی خێرات پێ کرد چۆن ئەم معنەویەت و ڕۆحیەتە ئەم ئامادەی و چست و چالاکی و لەش سووکی کە لە ڕەمەزانە هەمان بووە لە دوای ڕەمەزانیش وەکو قۆناغی دوای زانکۆواتە ئەوەی کە جەنابەت فەرموود مەرج نییە ینی کابرا بە هەموو دڵ و گیانیەوە پۆلی 6 تەواوەکە پۆلی 12 دوایی ئەوەندە کەس ئەمە قبول ناکات بێتەوە بۆ پۆلی یەک و یان پۆلێ دواتر بەڵکو بە هیواوە بەرە و قۆناغێکی بەرفراوانتر ئەڕوە ئەم معنەویەت و خۆشی و قوتابخانەیە تا چەند پێویستە یان هۆکارەکانی بەردەوامیمان بۆ 11 مانگەکەی ترچین جەنابەت ئەگە باسی ئەمەمان بۆ بکەین بەڵێ بێگومان شتێک کە لە ئیسلامە یعنی ئینسان وردەبێتەوە هەستی پێیەکەی هەستەکەی یعنی ئیسلام کەش و هەوایەکی وای سازاندووە کە ئێمە بەردەوام لە عیبادەتا بین بەڵام یعنی عیبادەتەکانیش بێگومان جۆرا و جۆرن بۆ نمونە یعنی ئێمە عیبادەتێکی ساڵانەی وەکو حەجمانەیە عیبادەتێکی مانگە با بڵین دیسان هەر ساڵانە بەڵام لە ماوەی مانگێکە ڕەمەزانمانە عیبادەتێکی هەفتانەی وەکو نوێژی هەینیمانەیە هەروە عیبادەتی ڕۆژانەی وەکو نوێژە فەرزەکان و کۆمەڵێک نوێژی تر و کۆمەڵێک عیباداتی تر کە ئەمانە هەن دواتر یعنی هەستەکەی بڵین هەر کاتێک یان هەر جۆرێک لەم عیبادەتانە گرنگی خۆی هەیە بۆ نمونە یعنی کە لە قورئانی پیرۆزان سەیرەکەی یعنی سوێن بە هەندێک کات خوراوە ئەگەر یعنی سەیری ئەو کاتانە بکەین سەیرەکەی هەموو کاتەکانی تایە یعنی سوێن خواردن بە شەو سوێن خواردن بە دەمە و بەیان سوێن خواردن بە کاتی بڵحا چێشتەنگا و تا ئاگاتە کاتەکانی تر تا ئاگاتەوە دیسان دەمە و ئێوارە و ئەو کاتانە یعنی وەکو بڵێ دین یعنی ئەیەوێ ئێمە پەیوەندیەکی بەردەوام و هەمیشەییمان بەخوای خۆمانەوە ببێ لە ڕاستیە و لە ڕاستیشە مادام دینداری مادام عیبادەت یعنی ڕێگەیەکە ئینسانە بێ بەردەوام وەستانی تیانە بێ یعنی تۆ لەسەرم ڕێگەی ئەڕۆی اینجا جاری وایە بە گوڕێکی زیاترەوە جاری وایە بە گوڕێکی کەمترەوە گرنگەوەی یعنی وەستانی تیانە بیان ئەگەر وەستانەکەش یعنی بۆ ئەوە بێ کە ئینسان بتوانێت مراجعەیەکی خۆی بکاتەوە یان گوڕێکی باشتر و زەیەکی باشتر وەربگرێ لەبەرەوە پێویستە حتا یعنی ئێمە کاتێککە ڕۆژانە نوێژەکانەکەین یعنی ڕۆژی لە ڕۆژێکە 5 هەر نوێژە فەرزەکان ئەمە هەر دەلیلە لەسەرەوەی کە ئێمە بەردەوام ڕێگە ئەبرین و بە تایبەت
ئەوەتا یعنی لەسەر زمانیشمان هەموو جارە گەڵین ئهدینە الصراط المستقیم، یعنی تۆ بەردەوام یان تۆ داواکەی ئەو ڕێگەیە کە ئەیبڕین خوایە لەسەر ئەم ڕێگەیە بمان هێڵەرە وەکو چۆن ئینسان لە کاتی ڕۆشتنی ئاساییە، یعنی ڕێگەیەکی لە بەردەمایە ئەم ڕێگەی ئەگرێتە بەرو ئەبێ ڕۆشتنەکەی یعنی ڕۆشتنێک بێ بە سەلامەتی و ئەبەوانە بگە. ئەنجا لە ڕاستیە یعنی ئەم عیبادەت یعنی ئەم جۆری عیبادەت ئەمانداتە دەست جۆرێکی تری عیبادەت لەبەرەوە بۆ نمونە یعنی ئێمە لە عیبادەتی مانگی ڕەمەزانە کەوینە ناو عیبادەتی جێژنەکان کە جەژنیش یعنی بۆ خۆی ئەوەی کە واجب بێت و ئەوەی کە پێویست بێت و شریعەت دیاری کرد بێ ئەبێتە عیبادەت چ دەربڕینی خۆشی بێت چ دەربڕینی هەر هەست و نەستێکی جوان بێت چ ئەو پەیوەندی جوانەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ناو خەڵکا دروستی ئەکا و دواتر یعنی ئێمە ئەگەر چێژێکمان بۆ نمونە یعنی لە مانگی ڕەمەزانە چێژێکمان لە قورئان خوێندنەکەمان بینیوە چۆن بتوانین یعنی هەوڵیەوە بێن کە دوای ڕەمەزان قورئان خوێندن بمان باتەوە ناو ئەو چێژە و قورئان خوێندنمان دوان نییە ڕەمەزان وێستگە و یان بۆ منە بڵین کوورەیەکە بۆ پەروەردەکردن و دروستکردنی دڵێک کە بەرهەمەکەی لە جەژنای بینینەوە، واتە ئەگەر دڵێک بە ساغی و بە پاکی و بە پڕ لە ئەوینی و خۆشەویستی و محیبەتەوە چووە نێو جەژن ئەوە ئەو کاتە توانین بڵین کە ڕەمەزان بەڵێ کوورەیەک بۆ زاخاودان و پاکردنەوە و لە خەڵتە بێبەریکردنی ئەم دڵە، واتە جەژن پێدوانیە بەرهەمی ڕەمەزان و قورئان خوێندنەکەیە. بێگومان بەشێک لەو خۆشی جەژن پەیوەندی بەوە هەیە کە تۆ سوپاسگوزاری خوای گەورە دەرەبڕی کە توانی وتە ئەم مانگە یعنی ئەوەی کە ئەرگ و واجب بووە لەسەر شانە جێبەجێ بکەی و توانیوتە لە خزمەتی مانگەکەیابی، یعنی حەقە ئەم جۆرە کەسانە دڵخۆشی دەرببڕن لە ڕاستیە، یعنی ئەوەشی کە بەڕواڵەت بۆ نمونە ئەڵێ یعنی ئەم کەش و هەوایەنە ڕۆشتایە بێگومان وەکو وتمان ئەویش بە هەمان شێوە ئەتوانێت درێژە بەم کەش و هەوایە بەڵێ یعنی هەمووان پێویستەکات. قورئان خوێندن بۆ نمونە وەکو مامۆستا سەعید نوڕسی باس لەوەکات چۆن ئێمە پێویستمان ڕۆژانە بەژەمە خۆراکیەکانە بەبێ ئەوەی بێزار ببینیان لە ڕاستی زۆر جار خواردنەکانیش دووبارە ئەبنەوە وە خواردنەکان لە یەکیشەوە نزیک بن و ڕۆژانە 3 جار 4 جار نازانم چەند جار هەموو جارە دووبارە بنەوە ئینسان لەبەروی پێویستێکی جەستەی بەم خۆراکانە هەیە لە ڕاستیە بۆتە پێویستێک یعنی تۆ ئەبێ وەکو بڵێ لەگەڵ ئەم دووبارە بوونەوەیان ڕاهاتبی. قورئانیش بە هەمان شێوە یعنی بەشێکی گەورەی عیبادەتەکان بە هەمان شێوە بەشێکی گەورن لە خۆراکی ڕۆحی و خۆراکی گیان و ڕۆح و گیانی ئێمەش یعنی بەردەوام پێویستی بەم خۆراکانە هەیە. بەڵامی تر شێوازەکە گۆڕانکاری بەسەرایەت لە وەکووتمان لە ڕەمەزانە بە شێوەیەک لە حەجا بە شێوەیەکی تر لە نوێژەکانی ترا بە شێوەیەکی تر لەبەرەوە یعنی پێویستەکە شتەکانی تر یعنی بۆ نمونە ئەوەی کە ئێمە لە ڕەمەزان ئەو مامەڵەی لەگەڵ نەفسی خۆمانە ئەیکەین چۆن بتوانین یعنی بەشێک لەم مامەڵەیە بپارێزین ئەو مامەڵەیە کە لەگەڵ یعنی بەخشندەی یان لەگەڵ بەخشین یان لەگەڵ ئەوەی کە ئینسان زیاتر دەستی لە هەموو کارێکی باشا بێت یعنی بتوانێت بەشێکی باش لەمە بهێڵێتەوە. لە ڕاستی ئەگەر ئەم عیبادەتانە بەم شێوەیە بەسەر ئینسانە نێتەوە ئەم لایەنە ڕۆحی ئەم لایەنە معنەوی ئەم تەقوایە ئەم یعنی ئیرادەیە بۆ کاری خێر و بۆ فەزیلەت و بۆ ئەم مەسائلانە لە ڕاستیە یعنی وەکو بڵی بەردەوامی نابێت لەبەرەوە عیبادەتەکان ئەم شتانەمان تیا زیندووەکەنەوە و ئەم شتانەمان بەردەوام تیا تازە ئەکەنەوە بە مەرجێک ئێمە بتوانین یعنی حەقی پێویست بە عیبادەتەکان بین. زۆر باش مامۆستاگیان دواتر دێمە وڵات. مامۆستا سەرکان زۆر جار هونەرمەندەکان بە تایبەت هونەرمەندانی ئیسلامی خەڵک تەنها وەکو ئەڵێ هونەرەکەی لێبینیون ئەو دەنگ و سەدا خۆشە. پێم خۆشە وەکو هونەرمەندێک کە ئێمە ئێستا لە جەژنین بزانم کۆمەڵێ بەسەرهات بەسەر خۆتە هات بێت یان کۆمەڵێ قسەی خۆش نوکتە بەسەرهات کە بەسەر خۆتە یا بەسەر دۆستانە یا بیست بێتت بۆ وەی جەژنەکە زیاتر بێتە ماهی زەردەخەنە و خۆشی و چێژ بۆ بیسەر و بۆ بینەر. هەندێک لەو شتانمان بۆ بگێڕۆکە مایی پێکەنین و دڵخۆشی و زەردەخەنن بۆ لێوی بیسەر و بینەر. بەڵێ وەڵایی ڕووداوی لە کاتی کارکردن و ئیشکردنا کۆمەڵ ڕووداوی ناخۆش و خۆش هەر بەسێک کێشەمەیە من زۆر کات شتانم بیر ئەچێتەوە ئەمانە بەڵام شتێک ینی بەسەرمە نەهات شەوی هین بکاتە قەدر بوو بەرنامەمان تۆمارە کرد بۆ یەکێ لە بانخوازەکان کاتە من مۆنتێر بووم لە ڕادیۆ کە هات بۆ ئەوێ ئێمە هەر شتمانە خوارد بەرنامەکە و نزیکی سەعاتێکی پێچوو دوعا کرد و ئیتر ینی وتاری و شتانیە و قەدر هاتە دەرەوە هەشتمانە خوارد وتی ئەرێکاکە مە لەیلەتول قەدرەیان لەیلەتول ئەکلە شتێکی زۆر خۆش بۆ شتەوە زۆر بۆ پێکەنین
شتی زۆر خۆش هەیە ینی بەتابەتی هەندێک من لەگەڵ کاک ئەحمەدە کە هەندێک بڵێ کاری دۆبلاژ و کاری ئەو شتانەمان کردوان کاتی ڕیکۆرد و گۆرانی ئەو شتانە یعنی لەواچ ئەگەر بۆن منە ئیشەکە بە سەعاتی تاوا بێ ئێمە 5 ساعتمان پێچێ ئەو 4 ساعتر بەس پێ ئەەکەنین یعنی شتی زۆر عجیب غەڵەتی شعر و غەڵەتی قسە شتی زۆر خۆشێت ینی ئێستا هەندێکی بۆ نابێکم باس بکرێ مەلمان سەرکان لە ڕوخسارە ئەگەر وەشیتیانە بینسان ناتوانانی لەسەری شەکان بەردەوام بیان ئەو چێژ و ئامادەیشەکان بۆ خۆی من خۆم زۆر باوەڕم بەوە هەیە کاک ڕیاض لە هەج کارێکە ئینسان ینی ئینسان بڵی بریتە لە بیرکردنەوەکانی و لە باوەڕەکانی بەڵام لایەنێکی تر هەیە کە بگوچڵێ ئەمە باڵێکیانە باڵێکی تر کە تۆ ینی بتانی ژیانێکی خۆش و ژیانێکی باش بکەی باڵی ئەحساس و معنەوێتە ئەم ئەحساس و معنەوێتە ئینسان ئەوێ خۆی دروستیکە بۆ خۆی من لە هەموو ئیشەکە ئەم شتم پەیڕۆ کردو ینی تەنانەت کێشە گەورەکانیش کێتە ڕێگامەوە یعنی وەکو چۆنڵێ بە شتێکی خۆش ینی یەکەم ینی یەکەم بە بڵی خۆشیێکی تێکم بۆی کە تەسیراتی نێگەتیڤی لەسەر ئەو کەسە نەبێ یان لەسەر خۆم نەبێ یعنی وەکو خۆم ینی زۆر هەموو جارێ راوەڕەکان پێڵێت تۆ کەسێکی زۆر گەشت بینی خۆش و ڕاهێنەی گەشتپێدانی مرۆیی دەبێ هەروابی یعنی کە ئەو ڕێگەشمە بژاردو هەر بەڵێ بەشێک لەوێ هەر ئینسان هەروایە ینی کێشەکان ئەڵێک و پلیکانەیەک وایە کە تۆ ئەگا بەشتیانی ئەو ئەدگەێنێ بەشتی تر جار وایە کۆمەڵە شتی ناڕەحەت دێت تۆ هەندێک کەس ئەگەر بۆ منە ئحساسێکی باشی نەبێ یەکسەر دائەمێنێ بۆ شتەیە بۆ کێشەیە بەڵام ئەم کێشەیە دەرگایەکی ترێ لێکاتەوە کە بەرەو سەرکەوتنێکی ترەوە بە زۆر باشە پێم خۆشانی ئەوە ویستمەوە بڵێم کە ئەمەمای دڵخۆشیشە بۆ جەنابێت زۆر جار خەڵکمان هەیە تەمەنی زۆر کەمە بەڵام پیر دەرەکەی بەس ئێستا جەنابەت بەعکسەوە ئەنی ماشەڵڵا هێشتا گەنج و ئەوە دەرەکەوی جەنابیشت فەرموو کە 14 ساڵە خەریکی کاری هونەری پێم خۆشە بزانم ساڵی چەند لەدایک بووی کەی ئیشت دەست بە ئیشی هونەری کردووە کەی زەواجت کردووە چەند مناڵیشت هەیە من ساڵی 14 سی 1982 لەدایک بەڵێ بەرەو 40 ساڵیە چی بەڵێ تقریبا 39 ساڵم بەڵێ بەڵام یعنی ئەوەی کە بینێ ئەڵێ کەمتر دەرەکەوی لەو ماشەڵڵا ئینسان بەدەست خۆیەتی من هەموو جارەڵم پیربووم بەدەست خۆتە یعنی ئەگەر بۆن منە معنەوێتێکی بەهێزی هەبێ ئینسان تەسیراتی لەسەر تەمەن و لەسەر ژیانیشی ئەبێت ڕەنگە ینی داواچە من زۆرترین کێشەم هەبێ لە ژیانە بەڵام ئەوە نیە مانایەوە نیە کە تۆ کێشت نەوێ مەعاناتە نییە بەڵام هەموو ئەو کێشانە خی گەورە هەچ کاتی کێشێکی دروست کردووە یان حەلی بۆ داناوە یان تەحملی بۆ داناوە ئەو ئینسانیان تەحملی ئەەکە یان نەتوانێت حەلی بکە کێشانی شتێک نایێت ڕێ ئینسانەوە کە لەم دوانە بە دەربێ وەکو کاری مامۆستاییش من لە 2006ەوە کاری مامۆسایی ئەەکەم و بڕوانامەی بەکارێستم هەیە لە زانستە کۆمەڵایەتەکانە لە زانکۆی سلێمانی ئێساش بەهۆی کۆرۆناوە ئەگەنا لە هەوڵی تەقدیمکردنی ماستەر بووم لە وڵاتی ئێران لە مەجای دەروون ناسیە ئینشاڵڵا ئەگەر ساڵێکی تر خۆی گەورە تەمەن با و ئەم وەزعە تۆزە باش بێ زەواجت کردووە چەند منداڵت هەیە بەڵێ لە 2007ەوە زەواجم کردووە بەختەوەر بنیاسواز دوو مناڵم هەیە ناویان چییە؟ ناویان ئارە و ئەرینایە خی گەورە بەختەوەریان کە بینەر و بیستەر لەوە چێ زیاتر چاوەڕی بەرهەمیترت بێ ئەم بەرهەمەیان چییە و پاشتر پێشکەشمانی بکە بەڵێ وەڵی گۆرانێکی نوێ نییە گۆرانەکە بەڵام من وتومە نوێیە گۆرانەیەکی عەرەبیە زۆربەی هونەرمەندە عەرەبەکان وتویانە یەکی لەوانی کە ناسراوە ماهیرزینە کە ئەو گۆرانی وتووە ئەو گۆرانێ زۆر تەسیرێکی عەجیبی لەسەر من هەیە ینی زۆر جار کە گوێم لێوێ ئەگرین بە دیارەوە وەحشنا یا ڕەسوڵ الله ینی گۆرانێکی زۆر خۆشە بۆیە ئەو گۆرانیم تۆمار کردوێتەوە پێم خۆشە لێرەوە پێشکەشی خۆشحاڵە بین و سپاسی شتەکەین فەرموو زۆر سپاس.
نزف في قلبي حنين ودموع مليا العين فمعان بآل سنين إني أزور المصطفى إني أزور المصطفى وحشنا يا رسول الله يا سيدنا شوقنا زاد والله مهما طول الغياب محمد مشتاق إليك والله محمد قلبي عليه صلى خوا دەنگ و دەمت خۆش بێ زۆر سپاس زاد باتەوە و سەلامەتی زۆر سپاس هەزارەها سڵاوات بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەواشمان صلی الله علیه وسلم ئەو پێغەمبەری مامۆسانە بەس کە هەر سەرلەبەری ژیانی ئەمەی کردە جەژن و دڵی ئەمەی کردە گوڵزارێکی ڕازاوە بۆن خۆش صلی الله عليه وسلم مامۆسانە بەس پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو کەسەی کە حەجێکی مەبڕووک و وەرگیراوی بەنسی بەبێ ئەو کاتەی کە دێتەوەکو مناڵێکی تازە لەدایک بوو پاک وەکو لۆکە وەکو پەڕەیەکی سپی لێ دێ جەژن تا چەند پێویستە ئەم ڕۆڵە بۆ ئێمە بگێڕێ کە ئەگونجێ بۆ منە ئایا لە ژیانمانە حەجمان بەنسی بەبێت تەمەنمانەگاتە و کاتێک کە بچینە ئەو شوێنە پیرۆزە و ئەو فەرزە پیرۆزە بەجێبێنی بەڵام ئەگونجێ لە ژیانمانە سەدان جار و دەیان جار ئەم جەژنە بە سەرمانابێتە ئەوەی کە مەولەوی تاوگۆزی بە ڕەحمەت بێ فەرمێ هەر کەس تەوەلود دووبارەش نیەن لابد سەعادەت ستارەش نیەن تا چەند جەژن ئەم لەدایک بوونەوە و تەوەلودەیە کە مەولەوی باسیەکە ینی پێویستە مرۆڤ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە ژیانیا دوو ڕۆژی وەکو یەک نەبن چ جایەوەی هەموو تەمەنی وەکو یەک وابێ هەموو ساڵەکانی وەکو یەک وابن جەژن تا چەند پێویستە ئەم لەدایک بوونەوەی بە ئێمە ببەخشێ بەڵێ بێگومان هەر لە سەرەتاوە ئاینداری توانین بڵێن گرتنەبەری ڕێگەیەکی تری ژیانە یان با بڵین لەدایک بوونەوەیەکی تازەیە بۆ ئینسان دێتە پێشەوە کاتێکە ئینسان ئیمانەهێنێ وەکو بڵێ سەر لە نوێ ئەو ئینسانە لەدایک ئەبێتەوە هەر لە ڕاستیشا بەهات نەخوارەوەی قورئان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ژیانێکی تازە یعنی هاتە ناو ئینسانەکانەوە ژیانێک جیاواز با بڵین لەو ژیانەی کە جاران هەبووە مامۆستا ناسری سوبحانی کە باسی حیات و مەوتەکە لە وانەکانیە یعنی ئیسلام هات مانای تری بەم دووشەیە باسی حیاتیان باسی مەوت بەخشی کە بەشێک لە حیاتی ڕۆحی و معنەوی و ئیمانیە و بەشێک لە مردنیش یعنی پەیوەندی بە مردنی ڕۆحەوە هەیە پەیوەندی بە مردنی هەستی ئیمانی و ئاینیەوە هەیە لە ڕاستیە لەبەرەوە یعنی هەر ئیمانداری ئاینداری بەگشتی ئیمانهێنان ژیان لەگەڵ قورئانە کە قورئانی پیرۆز یعنی بیرکردنەوەیەکی نوێ ڕوئیایەکی نوێ تێگەیشتنێکی نوێ ڕۆحێکی نوێ ئەمانە هەموو بە ئینسانە بەخشێتەوە ئینسانە بێتە ئینسانێکی تر لە ڕاستیە هەر لە ئینسان خۆی کە دروست کراوە قۆناغی بەخشینی ڕۆح وەکو لە سوورەتی المؤمنون خوای گەورە ئیشارە دەکا یعنی کاتێک ئینسان ڕۆحی بەبەرە ئەکرێ دوای ئەوە ئەفەرمێ کە ئەگاتە قۆناغی ڕۆح بەبەراکردن ئەفەرمێ ثم أنشأناه خلقا آخر يعني وەکو بڵێم ئینسانە لە ڕووی خەلقەوە پێێنێتە قۆناغێکی ترەوە کاتوانین بڵین دەرەمە قۆناغێکە یعنی دوای بەخشینی ڕۆحم ئینسانە ئەبێتە ئینسانێکی تر هەر لەو سەرەتایەوە تا ئاگاتە عیبادەتەکان وەکو جەناب داماژت پێکرد یعنی حەج ئەبێت یعنی بە بەشێک لە دایک بوونەوە بە هەمان شێوە ڕۆژ و گرتنی مانگی ڕەمەزان یعنی ئینسان بە جۆرێکی تر ئامادە ئەکاتەوە لە جەژنە ئەبێتە جۆرێکی تر لە لەدایک بوونەوە لە ڕاستیە ئەو جەژنە بەشێکی ئەبێتە جەژنی لەدایک بوونەوەی ئەو ئینسانە بۆ ژیانێکی نوێ زۆر باشە ماڵ سەرکان دێمەوە لای جەنابێت بۆ ئەوەی نەوەک کاتی بەرنامەکە بەرەو تەواوبوون بچێیان بۆنە دوایی دەرفەتیەوەمان نەبێ بەرهەمێکی ترمان پێشکەش بکە بۆ ئەوەی لەگەڵ قسەکانی ماوەسانە بەزە وەکڵێ ئاوێزانیان بکەین و بینەر و بیسەریش زیاتر گوێشی لە بەرهەمەکانی جەنابێت بێ چکۆ بەک لە سەرتا ئاماژەت پێکە کە چوار بەرهەمت ئامادە کردووە بۆمان بۆەوەی ئەمەش بە دڵەوە گوێیان بۆ بگرین
گۆرانی سێمان گۆرانی بەحری نورە شعری شاعری گەورەی کورد مەحویە ڕەحمەتی خوای لێبێ زارجان ئینشاءالله شعرێکی زۆر بە پێز و پڕمانایە و ئەم شعرە زۆر هونەرمەند کردی بە گۆرانی بەڵێ بەڵام هاوڕێی خۆشەویستم کاگە ئەحمەد کەریم ئاوازێکی خۆشی بۆ ئەم گۆرانیە دانا و هاوڕێم سەرکار هیرانی مۆزیکێکی جوانی بۆ دانا پێم خۆشە پێشکەشتانی بکەم خۆشحاڵە بین و چەند پێشترانی لە چەند بۆنە مناسبەیەکە وتراوە گۆرانیە بڵێ نوێ نییە بڵێ نوێیە بەڵام یەکێکە لەو بەرهەمانی کە زۆر خۆشە و زۆر پڕچێژە لای خۆشحاڵە بین قوربان سپاس. وصلى الله على بحر نوري علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه وصلى الله على بحر نوري علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه وصلى الله على أوزات باكي قدسي آياتا كأخلاقي فسندي لي جنابي حي منانا وصلى الله على أو حزرتي صاحب كمالاتا كأعلى معجزي قرباني بمن نور قرآنا لتاريكي شوي كفرا بيقدم لمعيكي دا هزارو شوارصد سيوهاشتكا دنيا شراخانا لتاريكي شوي كفرا بيقدم لمعيكي دا هزارو شوارصد سيوهاشتكا دنيا شراخانا وصلى الله على بحر نوري علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه وصلى الله على بحر نوري علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه نوری بێچوونی ممیدی بێدەبێ وابێ چرایەک دەستی قودرەت خۆشی کا بۆم تا ئەبەدمانە لادەم تا مەسیحا ئەنبیا یەک بە خەومی خۆی خەبەردارە لە پاش ئێمە کە دێ ئەو فەخری ئەکوانە لە تاریکی شەوی کوفرا بە یەکدەم لە معەیەکیدا 1438 دنیا چراخانە لە تاریکی شەوی کوفرا بە یەکدەم لە معەیەکیدا 1438 دنیا چراخانە وصلى الله على بحر نوري علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه وصلى الله على بحر نوري علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه
دەستەکانت خۆش بێ یاخوا سەر خۆش بێ بڵێن جن دەستە و خۆش. ئینس و مەلەک پڕبەم زەمین و ئاسمانانە وەسەل الله على ئەو بەحری نوری علم و عرفان یاخوا دەست خۆش بێ قوربان زۆر سپاس سەلام مامۆستا نەبەز جەژن و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئێمە ڕنگدانەوەی جەژن لە فەرهەنگی یا لە کەلتوری کوردەواریانەی ئێمە من هەمیشە دەڵێم کە هەر وشەکە وشەی جەژن و لە چێشتن و لە جێژنەوەواتە وەرگرتنی چێژ و خۆشی کورد زۆر جوانتوانیوێتی جەژن بکوردێنێ ینی کورداندنێکی بۆ کردووە کە تەنانەت ئەوانش کە پابندنین بە ئاینەوە وەکو ئەوەی کە سەرکەوتنە بەسەر ڕەمەزانە هەمیشە لە جەژنە جلوبەرگ و ئاڵوواڵایی و نوێکردنەوەی ماڵ و لێنانی چێشت و بۆنوبەرامەی خۆش لە ماڵەکانیانەوە هەڵەسێ واتە جەژن ئێستا ئەوەندەی وەکو عرفعاداتێکی کۆمەلگەی خۆمان تەعاملی لەگەڵاکرێت لەوە چێ ئەوەندە وەکو پەرستشە دینەکە نەبێت کە ئەمەژمایی خۆشحاڵیە کورد ئەم عرفە جوانە ئەم دابوو نەریتە دروشمە ئیسلامیەی کورداندووە و وە کاری پێەکە پێم خۆشە لەم بارەیەوە قسەم بۆ بکەیت بەڵێ بەڵێ بێگومان یەکێ لە پێویستیە گەورەکانی ژیانی ئینسان یعنی ئەوەیە کە ئینسان وەکو بڵێ پێویستی بە بوونی پەیوەندیە لەگەڵ مرۆڤەکانی دەوروبەری ئەوەی کە پێوترێت پەیوەندی کۆمەڵایەتی و بەبێ ئەم بوونی ئەم پەیوەندی کۆمەڵایەتی ینی بۆ شایی گەورە لە ژیانە دروستە بتوانم بڵێم یعنی کۆمەڵێک یعنی شتی زۆر گەورە هەن لەوەچێ یعنی ئەو شتانە پەکیان بکەوێت و با بڵین ئەو شتانە لە ژیانە مانایەکیان نمێنێ ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان نەبن تەمان یعنی تەوان پەیوەندی کۆمەڵایەتی ئەو بازنە فراوانە هەر لە پەیوەندی خێزان و پەیوەندی ئاستەکانی تری پەیوەندیەوە بیگرە یعنی تا ئاگاتە بڵین ئەوەی کە دراوسێتی یان جۆرەکانی تر لە پەیوەندەکانەمانە یعنی پێویستێکی گەوری ژیانی مرۆڤن وە ژیانی ئینسانەکان بەبێ ئەم جۆرە پەیوەندیە لە ڕاستیان بڕێوە ناچێەوە لە ڕووی دەرونی شەوتەمان ئینسان پێویستی بەم جۆرە پەیوەندیە هەیە بە شێوەیەک یعنی پێویستی بەمە هەیە ئەگەرم پەیوەندیە نەبێ یعنی هەست بە جۆرێک لە غوربە دەست بە جۆرێک لە تەنیایی هەست بە جۆرێک فشاری دەرونی باری دەرون تەنانەت یعنی گەر ئینسانێک نتوانێت پەیوەندی کۆمەڵایەتیەکانی بە جوانی یعنی جێبەجێ بکات لەوە چی ئەوە یعنی نیشانەی جۆرێک لە نەخۆشی یان لە نەبوونی تەندروستی بێ لە ڕاستیە بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام یعنی بەشێک لەو بنەمایانەی کە دایناون ئەم پەیوەندیانە هەر لە سەرەتاوە یعنی ئیسلام قورئان ئەوە خاتە پێشچاومان کە مرۆڤەکان لە ڕاستیە هەمویان خاوەنی ڕۆحن و سەرچاوی ئەم ڕۆحەش نەفخێکە لە ڕۆحی خوای گەورەوە یعنی وەکو بڵێ سەرچاوەیەک یعنی بۆ ڕۆحی هەموو ئینسانەکان هەیە ئێمە لەوێەوە پەیوەندیمان بە یەکترەوە هەیە هەر لە ڕۆحەوە هەر لەو کاتەوەی کە ئینسانی تر وەکو بڵێ لە سەرەتایی خەلقی ئەرواحەوە ئینسان وەکو بڵێ ئەم جۆرە پەیوەندیەتی یا دروست بۆ ئەدەبیاتی عرفانیش هەندێکی شارەت بەمە ئەکا لەوێەوە یعنی بیگرم پەیوەندی ڕەنگی بۆ ڕژراوە تا ئەگاتە ئەوەی کە ئەم پەیوەندی ئەبێتە پەیوەندی برایەتی پەیوەندیەک کە بڵین لە دایکی ئیمان ئەم پەیوەندیە دروستە بێ یعنی زۆر وەکو بڵێ مەسەلەیەکە پەیوەندی بە ئیمانەوە هەیە لە ڕاستیە تا ئەگاتە ئاستەکانی تری یعنی پەیوەندی لەگەڵ دەوروبەرە بێگومان مناسبەکان هەم عیبادەتەکان یعنی بەگشتی چه حەج و چه ڕۆژوگرتن و چه نوێژە بە کۆمەڵەکان و چه جێژنەکان لە ڕاستیە ئەم پەیوەندیانە جارێکی تر تازە ئەکەنەوە گیان بەبەری ئەم پەیوەندیانەیە ئەکەنەوە ئێمە یەکێک لەو شتانی کە تۆ باسی یعنی جەژنی کوردەواریت کرد ئێمە زۆر جاریانی لەناو خەڵکە لە دەوروبەری خۆمانە ئەبیستین هەندێک کەس یعنی بەتایبەت لەوەچی ئەم دیاردەی لەناو ئێمە زۆر بێ کە خۆزگە هەمیشە بە ڕابردووە خوازین جۆرێک یعنی ئەم هەستە نوستالۆژیە لە ئێمە تۆزێ زیات لە حەد بێ یعنی کە بەردەوام هەیە حەزمان لە گەڕانەوەیە بۆ ڕابردوو یان باس لەمە ئەەکەین لە کاتێکە ئەمە یعنی تۆزێ پێویستە لە سەری ئینسان بوەستی و قسە بکە بزانین ئەم خۆشی و چێژە لە ڕابردووە هەبووە یان کە باسی باوکو باپیرانمانەکەن لە چیا بووە کە ئێمە پێمان خۆشە بگەڕینەوە بۆ ئەو ژیانە لە کاتێکە ئێمە ئەزانین ئەو ژیانە لە زۆر ڕوەوە لەگەڵ ئێستاە یعنی جیاوازی زۆرە یان تۆ ئێستا لە ژیانێکە ئەژیت لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی ماڵ و خان و شوێنی نیشتە جێبوون و
هەموو جۆرە وەسائلەکەەوە لە پێشکەوتنێکی زۆر سەیرایە و بە پێچەوانە و ئەو کاتە ئینسان ژیانی لەو ڕوانە زۆر دواکەوتو بوو یان جاری وایە کەمە باسی ژیانی و سامان بووەکەن خەریکە بترسین یانی لە نەبوونی کارەبا لە نەبوونی ئاو لە ڕێگە گیران لە بەفر و لە سەرما و لە زستان و لە دروستبوونی قات و قڕی و برسێتی و بڵاوبوونەوەی هەندێک نەخۆشی کە خەڵکێکی زۆر یعنی بووە بە قوربانی ئەو نەخۆشیانە ئەمە لە ژیانی ئەو سایە بووە بەڵام سەیرەکەی یعنی هێشتا ئەوانەی کە تەمەێکیانەیە یان هێشت ئەوانەی کە ئەم شتانیان بۆ باس کراوە وەکو بڵێ هەر ئەو سۆزیان بۆ ڕابردوو هەیە من وازانم یەکێک لەو شتانەی کە ژیانی ڕابردووەکانی ئێمەی خۆش کردبێ یعنی کۆمەڵی شت بێگومان دەورە بینن لەمڕۆوە یەکێک لەو شتانە پەیوەندی کۆمەڵایەتی بوو پەیوەندێکی کۆمەڵایەتی بەهێز لە ناو خەڵکە یعنی لە کاتی ئیشکردنا نەک لە یەک کاتە یعنی لە کاتی ئیشکردنا کە بەشێک لە ئیشەکان بە هەرەوەز و بەگەلکاری بۆوانە کراون لە کاتی گەڕان و سەیران و مناسبەکانم پەیوەندیە بە بەردەوامی هەبووە لە کاتی عیبادەتەکانە بە هەمان شێوە لە جەژنەکانە بە هەمان شێوە و لە شەوانە بەتایبەت یعنی مەجلیسەکانەوەی کە ئێستا یعنی خەڵک لەگەڵ شاشە و لەگەڵ ئینتەرنێت و لەگەڵ کۆمەڵشتی تر ئایباتە سەر یعنی ئەو کاتە لەگەڵ خۆیانە بە دانیشتن بە مەجلیسی شەوانە بە کۆمەڵشتی لەم جۆرە براوەتە سەر من وازانم بەشێک لەو خۆشیە یعنی لە ژیانی ئەو سایە و ئەوەی ئەو ژیانە قورسی سوک و ئاسان کردووە تا ڕادەیەک یعنی وای لێ کردوکان بەرگێ ئەو ژیانە قورسە بگرنم پەیوەندی کۆمەڵایەتێ بووە ئەم لە ڕووی دەرونیەوە ئەم پەیوەندی بە قووەتە یعنی بووە بە هێزێک بووە بە وزەیەک و ورەیەک هەم لە ڕووی ترەوە یعنی ئەوان زۆر بەدەم یەکترەوە بوون لە ڕووی مادیەوە دەستگرۆی یەکتر بە بوون و نەبوونی یعنی بەدەم یەکترەوە بوون توانیویانە بەرگێ ئەو ژیانە سەختە بگرن یەکێ لە سیماکانی جەژنی ڕەمەزان سەرفیترە و دەرکردنی زەکات ینی کورد زۆر جار دەرکردنی زەکاتی ساڵانی خۆشی خستوێتی ڕەمەزان بۆ ئەوەی بەر ئەو یەک بە 100 فەرمودەکەی پێغەمبەر بکرێت صلی الله علیه وسلم و جەژنی قوربانیش بەخشینەوەی گۆشت و قوربانیکردنە مەبەستم ئەوەیە ئەم دوو عیبادەتەش کە لە چوارچێوەی یا لە زمنی جەژنی ڕەمەزان و قوربانایە تا چەند زیاتر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تۆخەکاتەوە و لەمەشەوە بڕۆم بۆ شتێکی تر بۆ ئەوەی پرسیارە هەردوو پرسیارەکەم لە پرسیارێکا دابڕێژمەوە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیە گەرموگوڕی جەژن ئەم جۆش و خرۆشەی خەڵک ئەم خۆشی دەربڕنی خەڵک تا چەند ڕێ لەو مەترسیە ئەگرێ کە ئێمە زۆر جار ترسمان لە بە ڕۆژ ئاوایی بوونی کۆمەڵگەکەی خۆمان وەکو کۆمەڵگەی ئیسلامی و کوردی هەیە بەڵێ هەر لەسەر پرسیاری پێشوو کە ئیشارەتت بەوە کرد کە جەژنی ئێمە یعنی جەژنی کوردەواری کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە جا بەشێک لە تایبەتمەندیەکە وەکو وتم ئەوە بۆ یعنی ئەو لایەنە کۆمەڵێتی لە ڕابردووە ویستم ئەوەش بڵێم کە شتێکی تر کە بڵین توانیوێتی هێز و ورەیەک و وزەیەک و ئومێدێکی گەورە بە ئینسانەکان بە ئینسان نەک لەگەڵ خۆیان پەیوەندی لەگەڵ مەخلوقاتی تر پەیوەندێکی دروست بوو پەیوەندی لەگەڵ ژینگە پەیوەندی لەگەڵ خاک پەیوەندی لەگەڵ درەخت یعنی ئینسانی ئەوسا زۆر لەگەڵەمانە یعنی من ئەتوانم بڵێم ئەم دووشتە وایان کردووە کە ئینسان خاوەنی ڕۆحێکی گەورە بێ خاوەنی بڵێن ورە و وزەیەکی ذاتی بێ کە توانیوێتی بەرگەی ئەو ژیانە سەختەی ئەو سەردەمە بگرێ و لە ڕاستیە ئێستا یعنی ئێمە کە ئەم بۆشاییەمان بۆ دروست بووە لە لایەکی تریشەوە بۆشاییە کۆمەڵایەتیەکە دروستبووە لە لایەکی ترەوە یعنی ئەم تەکنۆلۆژیا و پێشکەوتنەکە جەناب داماژەی پێیەکەی یعنی کاریگەریەکی زۆر سەربی و خراپی لەسەر پێوەندی تەنانەت لە ناو خێزانەکانیشا دروست کردو یعنی پەیوەندی ئەندامانی خێزانێکی لە ڕاستیە زۆر لاواز کردووە لە ڕاستیە ئێمە یعنی بە ڕۆژ ئاوایی بوونی کۆمەڵگە لە ڕاستیان یعنی ڕۆژ ئاوایی بوون کۆمەڵێک شتی هەیە یعنی ئێمە خۆ لە بەداخەوە یعنی لە شتە باشەکانە لە پێشکەوتنە لە زانستە لە زانیاریان بەداخەوە یعنی ئێمە نەمانتوانیوە سوود لەو هەموو پێشکەوتنەی بەرهەمی عەقڵی ڕۆژاوا وەربگرین بەڵام لەو شتانەیە کە لە ڕاستیە ئەوان بڵین ئەتوانم بڵین فەراغی دینی ئەو شتانەی بۆ دروستکردن خەریکە ئێمەش یعنی ئەو بۆشایی و ئەو فەراغانەمان بۆ دروست ئەبێ وام تەکنۆلۆژیایە لە جیاتیەوەی ئەبوایە پەیوەندیەکانی بەهێزتر بکردن ئەبوایە ژیانی ئێمەی بەرەو پێشەوە ببردایە کەچی بە پێچەوانەوە ئێمە لەبەر ئەوەی بە پێنەگەیشتن ئێمە بە تەدریجی یعنی بەم تەکنۆلۆژیایی نەگەشتین لە ڕاستی ئەمە کتوپڕ کەوتین ئێمە هێشتا ڕۆشنبیری خوێندنەوەی ڕۆژنامەمان بۆ دروست نەبوو ڕۆشنبیری خوێندنەوەی گۆڤار و کتێب و ئەوانەمان بۆ دروست نەبوو کەوتین بەسەر ئینتەرنێت و بەسەر ئەمەیە لەبەرەوە یعنی ئەبینین بەکارهێنانەکەی زۆر لە حەد بەدەر یعنی نادروستە لە ڕاستیە ئەوە نەک هیچ سوودێکمان لێ نەبینەوە بەڵکو وێرانیەکی گەورەی لە ژیانمانە بەتایبەت لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە دروست کردووە و دنیایەک کێشەیە یعنی بۆ ئێمە لەو ڕۆ دروست بکە لە ڕاستیدا ئەگەر ئێمە جۆرێک لە پابندی جۆرێک لە پەیوەندی بەهێز و با بڵین تۆکمەمان بە
لایەنە ئیمانی و عیبادەتیەکەوە هەبێ ئەوانە بەشێکی گەورن لە عیبادەت ئەوانە بەشێکی گەورن لە ئینسان بوونی ئێمە و لە ڕاستیە ئێمە لەو ڕوانەوە لەو کێشانە لەو تیاچوونە لەو هەرس و کارە ساتانە لە ڕاستیە ئەپارێزن ئەوەی کەوتت یعنی کوردەواری ڕنگ و تام و بۆنێکی باش یان تایبەتی خۆی بە جەژنەکان داوە لە ڕاستیەوە شتێکی ڕاست و دروستە بەڵام ئەبێ ئەمەش یعنی وانەکات کە جەژنەکان لەو یعنی لەو مانە گەورە معنەوی و ئیمانیانەکە هەن خاڵی ببنەوە یعنی ئەوانە ببنە تەواوکرد لە ڕاستی شتا ڕادەیەکی باش تەواوکرد بوون بەڵام لە ڕابردووە بە تایبەتی لە ڕابردووە ئەو شێوازی نان خواردن شێوازی کۆبوونەوەکان شێوازی ئەوانە تەواوکەری ئەو لایەنە ڕۆحی و معنەوێ بوون کە لە دینان بەڵام بەداخەوە ئێستا کۆمەڵێشتی ڕواڵەتی یعنی بە جەژنە ئێستای کۆمەڵگەی ئێمە و کوردەواری کە ئەتوانم بڵێم نەتام و بۆنە کوردەواریەکە یعنی ماوە لە ڕاستیە وەنە ئەو یعنی ڕگوڕیشە دینیەش لە با بڵین لە بەڕێکردنی جەژن و مناسەباتەکانمان زۆر باش مامۆستاگیان وەکۆڵێ گوێبیستی کۆتا بەرهەمی مامۆستا سەرکانە بین و پاشتری شارێکی تری مامۆسانە بەسمان گوێ لێ بێ چووکە کاتی بەرنامەکەم دەمێکە تەواو بووە بەڵام ئیتر ڕوخسەت لە برایان و لە کاتیش وەرەگرین بۆ ئەوەی گوێبیستی کۆتا بەرهەمی بەڕێزنی مامۆستا سەرکانگیان بەڵێ کۆتا بەرهەم گۆرانەیەکی جەژنانەیە ئەمە کردمە جەژنانە بۆ ئەم بەرنامەیە و بۆ بینەرانی خۆشەویست کە وەکو گۆرانەیەکی هەر لەم چەند ڕۆژەیە ئامادەمان کرد هۆنراوی هاوڕێی خۆشەویستم سەرۆر عومەرە و ئاوازەکەشی هاوڕێی خۆشەویستم کاک ئەحمەد کەریمە ئەو بەدانام بە هاوکاری کاک ئاکۆ کاری موزیکی بۆ کردو ئینشاڵڵا پێشکەشتانەکەم ئینشاءڵڵا فەرموو قوربان سپاس. شادی داگیر سێنن سەبا مژدەی جەژنی هێنە لە جامی غوفران بنۆشن ساقی بادەی جەژنی هێنە دڵ و دەروون بژایەوە ڕۆح گەشایەوە وەک بەهار شەوی هیجانمان بەسەر چوو دەکەوتەوە مانگی ڕوویە مەوسیمی عەتر و خەندەیە وەرزی سرور و شادیە دەمی ئارامشی ڕۆح وادەی گەردن ئازادیە تا هیلالی مانگی شەوەل دەرهات لەژێر پەردەی نیهان نەسیم لە ڕێگەی وەفا و دڵپارە و دەکا بە ئیحسان شادی داگیر سێن سەبا مژدەی جەژنی هێنە لە جامی غوفران بنۆشن ساقی بادەی جەژنی هێنە خۆمی شادی داگیر سێن سەبا مژدەی جەژنی هێنە لە جامی غوفران بنۆشن ساقی بادەی جەژنی هێنە ڕۆژی خۆشنودی غوفرانە بخوردی گیانداگی ساوە ڕۆژی پاداشت و ئیحسانە سفرەی عیشق ڕاخراوە قبوڵی بارەگای حەق بێ هەموو تاعەت و عیبادەت هەموو ڕۆژێکتان هەر جەژن و جەژنیشتان پڕ لە سەعادەت دەنگ و دەمت خۆش بێ زۆر سپاس ئەمەش بۆ جەژنانەیەک زۆر سپاس دەکەین یاخوا جەژنت دووبارە پیرۆز بێ و هەر لە جەژن و لە هەموو لایەک پیرۆز بێ ئینشاءڵڵا من سوپاس دەکەم لەبەرتە کە کاتی بەرنامەکەتەوە بە ماڵاوایی لێ بکەم بۆی تر زۆر سپاس دەکەم مامۆستاکان زۆر سپاس بێ دەستیەوە خۆش بە دەستی خۆشەویستانە خۆش بێ کە لە پشتی کامێرا و کام بەرنمەیان ساز کردووە دەستی جەنابەت خۆش بێ و دەستی کاگاکۆ و مامۆستای بەڕێزیش خۆش بێ هیوادارین بەرنمەیەکی خۆشمان کردوێ جێی ڕەزامەندی هەموو لایەک بێ ئینشاءڵڵا زۆر زۆر سپاس زۆر سپاس مامۆستا نەبەزگیان لەوە چێ زیاد قسەی زۆرتر مابوو بێ لەسەر لێکەوت و کاریگەریەکانی جەژن لەسەر لایەنی ڕوحی و خۆشی و چێژی جەژن بەڵامی تر وەکۆڵێ کات دەرفەتمان نادا پێم خۆشە ئەگەر بە کورتە کۆتا پەیامت و ئەو بەرهەمێکی ترمان لە شارە بە پێزەکانی خۆت پێشکەش بکەیت سپاس دەکەم بەڵێ سپاسدانەکەم وەڵام وەکو پێیان شتێک نییە وەکو پێیان بەس وەکو تۆ وتت یعنی شت زۆرە یعنی لەمڕۆ بووترێ بەشێک لەوەی کە
دەربڕینی خۆشی و شادی بە گۆرانی بە مۆسیقا بە هەڵپەرچێ بەم شتانە لە ڕاستیە بەشێکی دانەبراوە لە ژیان هەر ئێگەر یعنی ئێمە قسە لە سەر یعنی پەیوەندی هوەر پەیوەندی گۆرانی مۆسیقا ئەمانە بە هەر هوەر بەگشتی لەگەڵ ئاینە پەیوەندێکی زۆر ڕیشی پەیوەندێکی زۆر قوڵ یان تەنانەت لە کوردەواری خۆمانە ئەتوانم بڵێم سەرچاوی هوەر یعنی مزگەوتەکان و خانقاکان و حوجرەکان و ئەم سروشتە جوانی کوردستان و ئەمانە یعنی ئیلهامدەر هەم یعنی ئیلهام بەخش بوون هەم سەرچاو بوون کەسێکی وەکو مامۆستا عەلی مەردان لە یادداشتەکانی باس لەوە کاڵێ من لە تەکیەی تاڵەبانی فێری مەقامەکان بوو یعنی کە تەمەەوە وەکو مامۆستای مەقام ناسرا بوو لە خوێندنی تەجویدەوە لە خوێندنی تەواشیحەوە لە خوێندنی سرود و مناجاتەوە بەڵام دوایی کە یعنی بیئەیەک بژینگەیەک یان جوێکی وای بۆ ناسازێک کە درێژە بەوە بادی ترەوە یعنی قسەکردنی ئەوێ لە ڕاستیە بەشێکی تر لەو گۆرانی بێژانەمان زۆر یعنی ئاماژە بەماکەن کە لە ڕابردووە لەگەڵ بانگا بوون یعنی حتا مامۆستا تاهیر تۆفیق نازانم چێوانە یعنی زۆر باس لە مناسبەت دینیانەکەن کەوانە سەرەتا و سەرچاوەیەکی باش بوون بۆ کاری هوەریان لە ڕاستیە من هەندێک ئاگام لەوە هەیە کە ئەوە هیچ یان لە مزگەوت و حوجرەکانە بە بەردەوامی یعنی زۆربەی کاتەکان گۆرانی دەف یعنی موزیک بە شێوازی جیاواز ئامادەیی هەبوون بنمونە لە خانقای بیارە لە سەردەمی شێخ علادین لە سەردەمی شێخ عومەری زیادین خوای گەورە دەرەجەیان بەرز کات هەفتانە دوای نوێژی جومعە کۆڕی گۆرانی وتن لە خانەقا سازکراوە بێگومان یعنی ئێمە ئەزانین یعنی و جۆرە گۆرانیانە تایبەتمەندی و مۆرکێکی خۆیانیان هەبووە بەڵێ یعنی شێخ یان پیاوانی ئاینی و بڵین زانە ئاینیەکان لەوێ هەموو ئامادەیان هەبووە گۆرانی بێژان لە هەموو شوێنەکانی کوردستان و یان با بڵین لە هەورامان بە گشتی لەوێ ئامادەیان هەبووە بەشداری ئەوە بۆکو بڵێ بە دوای نوێژە لەو کاتەیە گۆرانی وتن یعنی شتێک بۆ تەواوکردی یەکتر بنجام هوەرەکانی تریژ یعنی بەم شێوە هەموو تەواوکاریان هەیە لەگەڵ مزگەوتە یعنی بۆ نمونە هونەری شێوەکاری لەگەڵ مزگەوتە هوەری یعنی ئەمانە هەموو لە ڕاستیە یعنی پەیوەندێکی عەجایب و تەواوکارانە هەیە لە نێوان هوەر و ئایناکە یعنی قسەکردنی زۆریەوە لەو بارەوە هەروە کورتە وتارێکمان نووسیوە طبعا لە ڕوەکەی تریشەوە یعنی بۆچوونی کاک ئەحمەدی موفتیزادە لەمڕۆ یعنی خوا دەرەجەی عالیکە بۆچوونی زۆر جوانی لەبارەی گۆرانی و مۆسیقا و لەبارەی هەڵپەرچێ لەبارەی ئەم شتانەوە هەیە کە ئەمانە یعنی بەشێکن لە پێویستی انسان هەندێک کات یعنی پێویستەکان لەبەر خۆی و گۆرانیڵە یعنی کاتێکە و کاتە تۆ پێویستەوە گوێ لە دەنگێکی خۆش بێ یان گوێت لە دەنگی خۆت بێ یان گوێت لە گۆرانیەک بێ یان گوێت لە پارچەیەک مۆسیقا بێ وەکو چۆن یعنی ئەو کاتە تۆ حەزت لە میوەیەکە حەز لە شتێکە و بەرحاڵ یعنی زەباتەوە بە وەکۆڵێ بەرهەمەکە گوێبیست بین و بەڵێ ئەم بەرهەمە شیعریە ئێمە لە سەرەتاوە قسەمان لەوە کرد کە چۆن یعنی ڕەمەزان شتێک بێ هەم ئەو بەجێمان هێڵە هەم ئێمە ئەو بەجێنێڵین تەبان ڕەمەزان پەیوەندی بە مانگەوە هەیە کە ئێمە بە بەردەوام ئەیبینین ئەم مانگە چۆن یعنی چ پەیامێکمان هەیەتێک ئێمە بەردەوام ئەیبینین شێعرەکە جۆرە گلەیەکە لەسەر زمانی مانگ گلەییمان لێ دەکا ئێوە هەر بۆ بسمیلای مەجرای ڕەمەزان هەر بۆ ڕاوکردنی ڕەنگی شەفەق و فێجری جێژنەکان دەکەومە نێو تەنکایی گۆمی خەیاڵتان ئێوە هەر بۆ بسمیلای مەجرای ڕەمەزان هەر بۆ ڕاوکردنی ڕەنگی شەفەق و فەجری جێژنەکان دەکەومە نێو تەنکایی گۆمی خەیاڵتان من لە سەروی سەرتانەوە پرژەم نیشتۆتە سەر چاوتان کەچی لە لێڵایی گۆما بۆم دەڕوانن من لە ڕۆژی ئەلەستەوە لە فەلەکی مولکی خۆمە بە دەوری مشکاتی نورە تەوافەکە لە نێوانی ئێوە و ئاسمان نشینانە وەکو پەیکێ دێم و دەچم من بە پڕی بەر مەودای سوێندی خوا کەوتووم من تریفم لە شاباڵی فریشتەکانی شەوی قەدر و ئایەتی گەشتی میعراجە من چوومەتە نێو شینایی خەونی یوسف لەگەڵ خۆرا بووینە باوانی غوربەتی بۆ بەجێهێشتنی زوڵمەت من بەدری شەوی هیجرەت بووم من مەحرەمی ڕازی کۆڕی بێداران بووم هەزاران هاودەمم هەبوو هاودەمی وەکو مەولانە ئەگەر چاوتان بدەنە بەر نواڵەی نورم سەراب نایبات
ئەگەر دەنگتان بە ئەمواجی مناجاتم موتور بکەن بە ئەوجی بەرزایی دەگات من شینایی دەریا و ئاسمان تێکەڵ دەکەم تەژنەیتان دەبەمە سەر ئاوی حەیات هەناسەکانتان دەژمێرم خەیاڵتان نوێ دەکەمەوە دەست و نیگاتان بەرنادەم من بێدارم بە شەوانە جێنشینی عەرشی شاهی ڕۆشناییم نا هەر خۆم خۆری شەوگار زۆر سوپاس یخوا دەست خۆشە مامۆساییان وای گەورە پاداشتت باتەوە زۆر خۆشحاڵ بووم ئەم بەرنامەیەت ڕازاندەوە بە پەیوە جوانەکانت بە پەیوە معنەویەکانت هەروەها برای بەڕێز مامۆستا سەرکان بە دەنگە خۆشەکەی مامۆستا ئاکۆ بە پەنجە بە دەست و پەنجە جوانەکانی من زۆر سپاسان دەکەم یاخوا هەزار جار هەر لە جەژن و خۆشیابن وە کۆڵێ ساردی و گەرمی ڕۆژگار نەچێژن ژیانتان پڕ لە گوڵ و پڕ لە خۆشی و پڕ لە ئارامی بێ مامۆساییان کاگاکۆ سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئامادەبوانی بەڕێز هیوادارین جەژن ڕۆژانێکی نوێ ژیانێکی نوێی بەدواوە بێت بۆ هەمومان دووبارە پیرۆز اللهم ئامین زۆر زۆر سپاسانەکەم بینەرانی عزیز و خۆشەویست پڕی دنیایەک محیبەت و خۆشەویستیم هەیە چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی لە بەرۆکی یەک بە یەکتانە دەم یاخوا جەژنەکەمان ببێتە مای ئارامی و خۆشی و ئاسوودەی بۆ خۆمان و کۆمەڵگەکەمان لە جەژن و خۆشی و شادیەکا بن کە سەر لەبەری ژیانتان بگرێتەوە بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ حق بهمو تاعت و عبادت همو ڕۆژێکتان هەر جەژن و جەژنیشتان پڕ لە سەعادەت